بێگومان ئێمە لە سەرداواکاری هیچ حیزبولایەنێک نەهاتوینەتە سەر شەقام و بایکۆتمان نەکردووە لە سەرداواکاری هیچ حیزبولایەنێک. ڕۆژانێک ئاو و کارەبا نەبووی ئێمە لەسەر شەقام بووین و داوای ئاو و کارەبامان ئەکرد. ڕۆژانێکی تر مافی خوراوی میلەت کە ئەخورا و پێشێل ئەکرا ئێمە لەسەر شەقام بووین و داوای مافەکانیانمان ئەکرد. ئەمڕۆژ داوای موچەی خوراوی سەرجەم چین و توێژەکانی خەڵکی کوردستان ئەکەین، داوای موچەی خوراوی کەم ئەندامان بێباوکان ئەو بێنازانەی کە باوکیان لە پێناوی کوردستانە گیانی خۆی بەخشیوە، ئەو خانە نشینانەی کە دەیان ساڵ خزمەتیان بە خەڵکی کوردستان کردووە، پاشان داوای موچەی خوراوی سەرجەم مامۆستایان و تەندروستکاران و پزیشکان و سەرجەم مافخوراوانی تری ئەم کوردستانە ئەکەین و ئەمانەوێ ئەو سیستەمی پاشەکەوتە زۆرە ملەی کە بەسەرمانە بە زۆر سەپێنراوە هەڵبۆشێنرێتەوە و چیتر تەواوی خەڵکی کوردستان لانی کەم بە مافەداراییەکانی بگات. بەڵێ بێگومان سبەی لە بەردەم نەخۆشخانەی گشتی شەهید پێشڕە و بڕیارە گردبوونەوەی ناڕەزایەتی ئەنجام بدرێت و بڕیارە بەرفراوانتر بێت لە جارانی تر.